خۆزگە منیش وەک باران گوڵم ئادا بە جیهان خۆزگە منیش وەکو دار ئەم گرتمیوەی تامدار بەڵام ئۆخەی ئەتوانم با بەهرە و کاری جوانم با کۆشش و با چاکە ئەزان چێکەم خزمەت بکەم ئەم خاکە زۆر سوپاس سڵاوتان لەبێ ئازیزانی من چۆنن ئەم کاتتان باش دڵخۆشم کە سەعات 4 و کاتی بەرنامەی ژیری و دیاریە بەیوام کە بینەران ئەمڕۆ تا کۆتایی لەگەڵمانابن بزانن کە کێمان لەگەڵە و مناڵەکان چەند ساڵن لەکوێ پەیوەندیمان پێواکەن براوا بن یاخود نا گۆرانیمان بۆڵن یاخود نا خۆشحاڵە بن یاخود نا ئەنجا یاریەکەن یاخود نا بۆیە دەست پێکەین زۆر سواز بۆ سپۆنسەری بەرنامەکەمان IQ زۆر سپاس بۆ خۆشم کۆتپڵێکی بێز بۆ خۆم عزیزانی من ئێوەش لە هەر شوێنێک بن ئەتوانن پەیوەندیمان پێ بکەن بە ژمارەکانی 0 406 99 یاخود 0 751 849 0 3 13 چەپەکاتان زۆر باشە گۆرانێکی ترتان بۆ بڵێم ئەمشەو هیرم کرد چووم یوتیوبەکەی مناڵانم هێنا کورسات کیتس بۆمان دابنێنی یوتیوبەکە بۆی کە مناڵان ئەوانیش سێری بکەن گوێ لە گۆرانیەکانی ماوەی مناڵانی کورسات بگرن سێری بەرنامەکانمانکەن زانیاری وەربگرن سۆدی لێبینن ئیتر ڕۆشتمە سەر یوتیوبەکە گوێم لە گۆرانیە کرد ئیتر ڕاهێنانم کەوتم بەیانی لە بەرنامە هێڵم خۆ منیش وەکو مناڵەکان ڕاهێنانەکەم زۆربەی مناڵەکان پەیوەندیمان پێواکەن ئەڵێن ئەو گۆرانیەمان لەبەر کردووەدا تاوار با بۆت بڵێن منیش ڕاهێنانەکەم ئێستا بۆ زانڵم بەس پێم بڵێن 1 2 3 وا بزانم ڕاهێنانەکەم بەباشی نەکردو بۆسە گاڵتاکەم 1 2 3 ئۆخەی ئەم ساڵیش دارچووم نمرەی بەرز و سەرکاوتوم هەروەکو زۆربەی هاوڕێم دەرچووم بۆ پۆلێکی نوێ سەیری بزە و پێکەنین وەک پەپولەی باڵنەخشین چەپەکاتان درێژ نەبوو دیڵێمەوە بۆسە هاوڕانی کۆنترۆل ئەڵێن گۆرانیەکە و کەم بوو سێرکە هەمان گۆرانیتان بۆڵم بەس بە خاوتر بەشکن درێژ ئۆخەی ئەم ساڵیش دارچووم نمرەی بەرز و سەرکاوتوم هەروەکو زۆربەی هاوڕێم دەرچووم بۆ پۆلێکی تر سەیری بزە و پێکەنین وەک پەپولەی باڵنەخشین زۆر باشە سپرایزێکی کەسمەیە بۆتان ناڵێن بۆچی شتێکت پێ نییە ئەمڕۆ تۆزێ نامۆی ئەها هەرچی پێ ناکەن ئەی چۆن کارتەکەمەوەی کە نووسراوە ژیری و دیاری ئەمڕۆ پێم نییە ئەزانم بۆ شاردوومەتەوە ئەنجا بڵێم بۆچی شاردمەوە حەزم کرد یاریەکی نوێ بکەم لەگەڵ مناڵەکانی هاوڕێم هەمیشە بووکەڵەکانت دۆزینەوە ئەم جارە بزانم ئەزانن کە کارتەکەی دەستی من لەکوێیە بەڵام بۆ یەکەم پەیوەندی هەڵیەگرین کێمان لەگەڵا
ئەسما ئەسما بەڵێ ئەسما چۆنی؟ من باشم. یەخوا باشبی. ئەسما کارتەکەی دەستم کردومەتە ناو یەکێک لە بۆکسەکانی دواوە. ئەنجا بزانم ئەتوانی کە وەڵامی ڕاستمان پێ بڵێ؟ ژمارەکان بابێنە سەر شاشە. لە ژمارەیەکەوە هەتاوەکو ژمارە 8مان هەیە، چ ژمارەیەک هەڵەبژێری کە کارتەکەی دەستی منیتە؟ خوا یاریکی خۆش نییە؟ شاشەلای من. ئەیسای بینی لەمە و لە هاوڕانی تر هەر کارتەکەمە شار. بینەران ئێواڵەن ژمارە چەند؟ ئەسما ژمارە چەند؟ ژمارە حەوت. حەوت؟ بەڵێ ئێوە پێتانت؟ کێ پێوت؟ کێ پێوتی ئەسما؟ کەس خۆمتم. وتم لەوانەیە ژمارەیەکی قورسم دانابێت کە چی وا نەبوو. ئەم جارت لە ژمارە سیای شارم. یەک ئەزان لێم تێک چوو حەوت نییە؟ قەینا قەینا دێ. یەک دوو سێ. تیای نییە کارتەکەمان. ژمارەی تر. ژمارە سێ. ژمارە سێ؟ بەڵێ یەک دوو سێ. تەرەرەرە. ئاخر خۆمتم سێ. دەست خۆش ئەسما، زۆر سپاس کە هاوکاریت کردم کارتەکەم بێنمەوە. بۆچی نەیشارمەوە جارێکتر؟ ناجار. نانا دوای چاکێکم بەڕاستانە؟ وەڵی ڕاستی شەکن. ژمارە سێ و حەوت ناپرسین لە هاوڕێکانمان. ئەسما بەڵێ پێمان بڵێ لە کێوە لەگەڵمانای و چەند ساڵی؟ بیرم لەو هەنگاویان نەکرد. لە سلێمانیەوە لەگەڵتانم. ئێوە چەند ساڵی؟ 12 ساڵم. یاخواتە من درێژ بیت. ئەسما بەڵێ گۆرانێکی خۆش بۆ ئامادە کردوین؟ نە. بۆچی؟ خۆ من پێشوەی بێم بۆ بەرنامە بیرم کردەوە دوێنێ شەو کە ئەمڕۆ سەعات 4 بەرنامەمێ، بۆیە لە دوێنێ شەو من تەمرینی گۆرانیەکەم ڕاهێنانەکەم. تۆ بۆچی ڕاهێنان نەکردەوە؟ خەی ناکە دێ خۆم گۆرانی خۆش بەڵێ. دەمێکە هەوڵێم وتم لەوە تێوەر نەگیرم. کەواتە سێری ئەسماکەم بینەران ئەمڕۆ تێتی لەوە ناچێ پەیوەندێکەم وەربگیرێ و بۆشی وەرگیراوە کاتە بەختت هەبووە. چاپڵایەکی بەهێز بۆ ئەسما. زۆر چاکە بەیوای بەختێکی باش مادەم وایە با بڕۆینە لای چرخەکە با بزانین تیمان بۆ دیارەکە. باشە؟ پێمان بڵێ با چرخەکەمان بێت کە هات پێمان بڵێ یەک دوو ئەسما ئەلو سێ. دەست خۆش. بابزانین چیمان بۆ دیارەکە جیاوازی وێنەکان. جا بڵێن چی کە ڕۆستینە لایەن بڕگێ ژمارە سێ و حەوتەکەتان بۆ چاک. کەواتە پێمان بڵێ یەک دوو سێ بۆی کە وێنەکەمان بێتە سەر شاشە. بەشدارە لای من ناکەوێتە سەر شاشە. یەک دوو سێ. دەستان خۆش. ئێستا بۆشمان گەورە کراوە دەستان خۆش بێ. قەی ناکە زامێوە پەلەتانە. ئەنجا ئەگەر بینیت پێمان بڵێ بۆ ئەوەی کە کاتەکەمان بڕوات. ئێستا من ئەیبینم. کاتەکەمان با بڕوات. لوتی بەرازەکە ئەمەیەک. لوتی بەرازەکەمان یەک. ڕەنگەکەی جیاوازە تۆزێ ڕوونکردنەوەمان بەرێ. باشە گێدەری لای سۆگەکە. ئەوە دوو. ڕەنگی پەنجەرەکانی خانووەکە. سێ هەر بژیت.
پەپولەکەی کە لای مەیمونە سەری مەیمونەکەوەیە 4 5 ئەمیتیانی یاکەی سەری خانووەکە 5 چاپڵەیەکی بەهێز ئەسما براوە بوویت زۆر سپاس خوارد لەگەڵ سپاسی خافیز هاوڕێیان بینیتان ئەسما هەمیشە هەوڵێەوە کە پەیوەندی بکە بە بەرنامەی ژیری و دیارە بەس بۆی وەرنەگیرە ئەمڕۆ وتێتی تخوا بە ئەمڕۆژ پەیوەندی کەم ئەژدام وەرناگیرێ کەچی سێرەکە پەیوەندەکەی وەرگیراوە زۆر باشە ئێوە دەتوانن پەیوەندیمان پێوە بکەن بە ژمارەکانی 0 460 99 یاخود 0 849 03 تارارارا کێمان لەگەڵا هەدیل وی ئەوە چی پەیوەندەکەی داخرا هەدیل پەیوەندێکی بەداخەوە داخراوەتەوە کەواتە ئێوە ئەتوانن پەیوەندیمان پێوە بکەن بە ژمارەکانی 0 460 99 یاخود 0 850 849 03 کارتەکەم بشارمەوە جارێکتر بزم جارێ لەکوێ بیشارمەوە زیتەڵە لە ماڵ نییە بیبێن بۆ ماڵی زیتەڵە بەڕاستانە سپرایزتانێ بۆم بەڵێ حەزم لە سپرایزە پێم خۆشە بێت سێرکەن هاوڕێیانی کۆنتڕۆڵ سپرایزێکیان هەیە بۆم من سپرایزەکەی خۆمم وتم کارتەکەم شاردوت ئەنجا با بزانین سپرایزەکەی ئان چییە س چاو داخەم دڵیان دیارێکی زۆر گەورەیەتە بەدەم کێکە دیارە مناڵەکانی هاوڕێ من هاتوون بۆ ستۆدیۆ گۆرانیە لا شیرینە تابلۆیەکی ڕەنگینە تا چاوبڕکە ئەڕوانم چونکە ئاسۆم بارینە شیرینە تابلۆیەکی ڕەنگینە تا چاوبڕکە ئەڕوانم چونکە ئاسۆم بارینە هاوڕێشمە بڵێ گۆرانکی زۆر خۆشە دەستان خۆش بەس با بەردەوام بێ حەزم لێیە بیڵێ منەکە دارستان و گوڵی ماڵ ئەمە سەوزەم لە ژینە لە بەوەشی ئەسمانم لوتکی کێوان بەفرینە دارستان و گوڵی ماڵ ئەمە سەوزەم ئەسمانم لوتکەی کێوان ئەو گرانکە ماوە گوێم لە دڵی نییە ئەی کۆ چەپڵەکانتە هەمن لەو کاتە گۆرانی ئەڵێم دەستان خۆش ئەڕۆینە لای هاوڕێیەکمان بڵێن چی ئێستا پەیوەندی پێوە کردوین ئەنجا بڵێن ناوی چییە پێتان بڵێم دیڤە 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 باوێ ئەلو
دیڤە بەڵێ چۆنی دیڤە باشم یاخوا باش بێ دیڤە تۆ ئێستا بە شێوەیەکی ڕاستەو خۆ لە بەرنامەی ژیری و دیاری پەیوەندیت پێوە کردوین ئەگەر بێت وەڵامی ڕاستمان پێ بڵێ براوا بیت دەست خۆش دەست خۆش بژیت دیڤە زۆرم پێخۆشە کە پەیوەندیت پێوە کردوین لەکوێ لەگەڵ مالای سلێمانی لەکوێ سلێمانی لە سلێمانی ئەی چەند ساڵی شەش شەش بەڵێ تەمەەن درێژ بیت با پرسیارێکی با. لێ بکەین پرسیارەکەمان چی بێت ژمارە چەند و چەند کۆکەیتەوە ئەکاتە شەش سێ سێ و سێ هەر بژیت ئەی باشە من وا بیستومە ئەڵەن ژمارەیەک و پێنج کۆکەیتەوە ئەکاتە شەش ڕاستە بەڵێ هەر بژیت ئەی گۆرانی خۆش بۆ ئامادە بۆ چاپلەکانتان ئەی گۆرانێکی خۆش بۆ ئامادە کردین بەڵێ بەڕاستە بەڵێ چەپڵەکە ئێستا بۆ لێبێن یان دوای گۆرانەکە دوای گۆرانی دوای گۆرانەکە باشتێ یەک دوو سێ ئاڵای کوردستان جانە بەرزاوانە ئاسمانە ئاڵاکەم زۆر خەفەنگە ڕادایەوە و سواغەنگە دوو هێمای سەریدانە گیانمان دەختین مەرجانە دوو هێمای ئاسکیە پوتەر ئاسکی ویستیە دەوەز بەخت و بێستانە دروستی کوردستانە خۆری دەستی دەفاوە هێمای نەورۆز و کاوە چەپڵەکانتان هەر بژیت کەواتە ئێستا پێمان بڵێ ئاڵای کوردستان چەند ڕەنگە دوای چوار ئەی ڕەنگەکان چی و چی سی ئێ نور ئێ باوەر زەد هەر بژیت چەپڵێکی تر زۆر باش بەڕاستی تۆ زۆر ژیر و زیرەکی بە هیوام کە بتانی لە بورگەکەشا بە هەمان شێوە بیت و براوەبی باش باش بڕین لای چرخەکەمان ڕۆشتی نەلای چرخەکەمان پێمان بڵێ یەک دوو یەک دوو سێ سێ ئەگەر نێکن چێ بێ هاوڕێکەم پێمانەڵێ دووبارە هەوڵ بەرە یەک دوو سێ ئەگەر نەمان کردابووە تا ساعت پێنجاوە بووین بیرکاری بەڵێ بەدڵتە بەڵێ پێشۆبەتەوە وت چەند و چەنەکاتە شەش وتە سێ و سێ وتم ئەی پێنج و یەک وتە هەر شەش تۆ زۆر باشی لە بیرکاریە ئەوە زانیم بڕگەی بیرکاریت بۆ دەرەچێوتم بزانم ڕاستە باشیت لە بیرکاریە ئەنجا بە هیوای بەختێکی باش پێمان بڵێ یەک دوو سێ بۆ ئەوی کە ژمارەکانمان بێتە سەر شاشە یەک دوو سێ تانانانا ئەگەر بێت و دوو ئەنەناسمان هەبێ بکاتەدا کەواتە ژمارەی ئەنەناسەکان چەنە باشە ئەگەر بێت و ئێمە ئەنەناسەکە کۆکەینەوە لەگەڵ ژمارەیەکە کە ئەکاتە هەش کەواتە ژمارەی هەربێکە چەنە ئەی ئەگەر بێت و ئەو ژمارەی بۆمان دەرچووە لێی دەرکەین لەگەڵ ژمارەیەکی ترە بکاتە دوو ئەو کاتە ئەی ئەو ژمارە ئەبێ بەچەند ئەنجا هەر سێ ژمارەکە کۆکەرەوە ئەبێ بە ژمارەیەکی تر ئاسانە؟ ئامادەی؟ بەڵێ ئامادەی؟ بەڵێ یەک دوو سێ دەست پێکەین یانزە هەمووی یانزە؟
چەند خێرا بوو. وەری بگرین یانزە؟ یارمەتی بە. یارمەتی لێرە زۆر ئاسانە ئەبینی کە ئەنەناسەکان ئەگەر بێت و دابەشی دوویکەی دەکا ژمارەکەت بۆ دەرەچێت. اینجا کۆی کەرەوە لەگەڵ چەنە ئەکاتە 8. بەڵێ با کاتەکەمان بڕۆ. ئەتوانی دووبارە کۆیکەیتەوە لێی دەرکەیت و بزانی هەمان ژمارە؟ زۆر ئاسانە. دووبارەت کردەوە؟ یانزەکە بوو بە چەند؟ 12. زیای کرد. 12 کاتەکەمان ماوە هاوڕێن؟ ماوە. 14 15 14 13 15 هاوڕێکەم وەری بگرین ژمارەکە؟ 10 ئەو گۆڕایەوە دیسە. تاوەری بگرین ژمارە 10 کات تاوا بوو ژمارە 10 وەرەگرین. تەنەنان بەداخەوە. خوات لەگەڵ هاوڕێ جوانەکان بەیوام کە بتوانی ڕۆژێکی تر پەیوەندیمان پێ بکەی بەڕاستی زۆر ئاسان بوو بە تایبەتی ئەمەیان. بەڵام پێم خۆشە بێ کە فێر بوو بیت بۆی کە جارێکی تر پەیوەندیت پێوە کردین بە باشتر بتوانی ژمارەکان کۆکەیتەوە و لێی دەرکەیت و دواتر هەمووی کۆکەیتەوە. بەیوام کە بتوانین زانیاریتان بینێ و سوود ببینن لە بەرنامەی ژیری و دیاری. بەڕاستانە بڵێن چی؟ بێتان ناڵم ئەچین بۆکەوە بەس یەک تۆزی ترە گەڕێنەوە. دووبارە گەڕاینەوە بۆ لاتان. سپرایزێکم هەیە بۆ هاوڕێی دواترمان کە پەیوەندیمان پێواکات. سپرایزەکە یاریە بەڵام جارێک پێتان ناڵم یارێکە چیە. ئێوەش لە هەر جێگەیەک بن ئەتوان پەیوەندیمان پێ بکەن بە ژمارەکانی 0 7 460 99 یاخود 0 751 849 03 13. زۆر بەکەڕۆشم بەخارەکە. زۆر سپاس. سەنگی چەپڵەکان زۆر بەهێز بوون. خۆشحاڵتان کردم زۆر سپاس. کێما لەگەڵە؟ مینا؟ مینا بڵێ چی؟ چۆنی مینا گیان ئەم کاتت باش؟ ناتوانم دەستم بەکار بێ. چۆنی ئەم کاتت باش؟ ئەم کاتی تۆز باش. هەموو کاتێک باش بێ خۆشحاڵین کە لەگەڵمانای مینا بەڕاستی بیرم کردبوویت. ئەو لە کوێ بووی تۆ؟ لە ماڵەوە بووم. بەڕاستە؟ لە ماڵەوە بووی. منش لە ستۆدیۆم. من لە دەستگای میدیای کورساتم. ئێوە ماڵتان لەکوێیە؟ ئێمە ماڵمان لە پێنجێن. زۆر خۆشحاڵین. مینا یاریەکەکەین یەکەم هاوڕێمان کە پەیوەندی پێوە کردین کارتەکەم شاردە بۆ ئەوەی دەستم کردبمەوە ناوبۆکسێکەوە بەڵام ئێستا لە شوێنێکی تر شاردومەتەوە دڵنیام کە تۆ ناتوانی بیدۆزیتەوە چونکە زۆر سەختە لەکوێ شاردومەتەوە. ئەنجا پێمان بڵێ لەکوێ؟ کۆنێ لە پۆلەکانە. لەکوێ؟ لەناو پۆلەکانە. لەناو پۆلەکانە؟ سێرکە ئەتوانی سێ جار وەڵامان پێ بڵێ. وەڵامی یەکەم ڕۆیشت نەخێر. زۆر باش شاردووەتەوە. شوێنێکی تر. لە دەستە لە دواوە
بەدەست تۆیە لەکوێ؟ بەدەست تۆیە لە دوان و بەڵێ بەڵێ وەزانی کە زۆر سەختەکە چیە ئاسان بوو ئەزانی ئەو چۆن زانیت مینە؟ وەڵا دەستی کردیت لە دواوە آخر ئەش خۆڵیش مێشە دەمێکە بە دەستمێ بۆسە بۆ جارێکی تر تاقی نەکەینەوە سەی باش بی بەمەکۆ بۆسن بۆسن یاڵە دەی با دەست پێ بکەین بۆسن ئەیسا ئیکەمە شوێنێکەوە بەستێکەڵ نەبی کامێرە باشە پێم بڵێ یەک دوو سێ یەک دوو سێ مێن بۆ چیارێکە لە من تێکەێنیان لەگەڵمە ئەوە دەستیشم کەشم مینە شاردمەوە ئەزام نایزانیت کردە ناو پۆلەکانەوە پۆلەکان بەڵێ نەخێر لە دەستیشمانە نە لە پۆلەکانە لەکوێ؟ کە تۆ زانیاری بیستی بەڵێ سۆفڵایکی بێز باشە بۆچی وەبدا من لەم یاریە باش نیم هاوڕێن با بیێن مۆتخوا ئەنجامینە گۆرانێکی خۆشمان پێشکەشکە خۆڵا گۆلانی حازر نەکردووە خۆ بەڕاستە دێقەی ناکە یاریشمان کرد منیش گۆرانیم وت باشە بینە وەرە باشێکی تر بکەین ئێستا دڵنیام زۆربەی هاوڕێکانمان بینەرمانن باشە ئەو گوێشیان لە تۆیە ئامۆژگاری تۆ بۆ مناڵانی هاوتەمەنی خۆت چییە؟ ئامۆژگاری لەوەیە کە نابێت زۆر سەری موبایل بکەن و ئایپاد بۆ چاوەکانیان حەزێکیان پێ نەگات ڕاستەکەی کەواتە چاپڵەیەکی بەهێز بۆ ئامۆژگارەکەی مینا هەرگیز مینا زۆر ڕاستە لەبەرەوەی کە دواتر چاوەکانیان زیانیان پێگا کزە بێت بۆیە پێویستە کە کاتێکی دیاری کراو دابنرێ بۆ مناڵەکان دایک و باوکیان یان ئەتوانن کاتەکانیان سێری بەرنامەی ژیری دیاریکەن سێری ماوەی مناڵانکەن سەعاتێکیان هەبێ یاخود کەمتر یان زیاتر بەڵام زۆر زیاتر نە چونکە نابێت مناڵان لە 2 ساعت زیاتر سێری شاشە بکەن و مناڵانی خوار 3 ساڵیش مینە ئەو هەر نابێت سێرکەن ئەزانی؟ ئەرەوەڵا نابێ وانە ئافەرمینە ئەنجا ئێستا کاتی چێ بزانمەزانی؟ کاتێوێ بچینە لای چرخەکە با بچینە لای چرخەکە ئافەرم پێمان بڵێ 1 2 3 هیچ ناکە؟ پۆلەکان ئەوە نەدوت لە ناو پۆلەکانە ئەوە ڕۆستین بۆ لای پۆلەکان هەستمان کرد حەزت لە بڕگەی پۆلەکانە مینە پۆلی چەنی؟ پۆلی شەشی هەر بژیت کەواتە پێمان بڵێ 1 2 3 پرسیاری هەشتم ئامادەی؟ بەڵێ منیش ئامادەم پرسیاری هەشتممان پێناسەیەکە باشە کە بۆتە خوێنمەوە پێمانەڵێ ئەوە پێناسەی کام لە هەڵبژاردنەکانمانە بەڵێ با دەست پێ بکەین پارچەیەکی شوشە یاخود پلاستیکە کە ڕووناکی دەشکێنێتەوە
ماسوولکە هاوێنە بارستە کاتەکەمان با بڕوە. دووبارە بۆت بخوێنمەوە؟ بۆستە بابێتە سەر شاشە. بابێتە سەر شاشە کاتەکەمان ڕۆشتووە. هەینا کاتی زیاترێنی. هاوێنە 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 بابزانین ڕاستە هاوێنە هاوێنە. بەڵێ مینا ڕاست بوو. مینا مینا براوە بوویت. بەڵێ دەستی خۆش بێتە. پیرۆز بێ. دەستی تۆش خۆش. خوافیز خوافیز خوات لەگەڵ. بەڵێ بەڵێ ئازیزانی من میناش براو لە بەرەوەی کە توانی وەڵامی ڕاستمان پێ بڵێ. پارچەیەکی شوشەیان پلاستیکە کە ڕووناکی دەشکێنێتەوە ئاویش پێیەڵێن هاوێنە. ئەنجا ئازیزانم ئێوەش دەتوانم پەیوەندیمان پێوە بکەن. ئەگەرم ڕۆژ نەتانتوانی پێنجشەممە ئەتوانن. ئەگەر پێنجشەمەش نەتانتوانی یەکشەممە ئەتوان. ئەگەر یەکشەمەش نەتانتوانی سێشەممەکەی تر ئەتوانن. کەواتە بەرنامەی ژیری و دیاری هەموو یەکشەممە و سێشەممە و پێنجشەممەیەک لەگەڵتانە بێ لە ساعت 4 بۆ 5 بۆەوەی کە پەیوەندی هاوڕێکانمان وەربگرین و دڵیان خۆشکەین و دیاریان پێشکەشکەین. ئەنجا هەر بۆ بۆنێەوە زۆر سپاسی ئایکیوەکەین بۆ دابینکردنی دیاری بۆ هاوڕێکانم. سۆس ئەزانم بۆبانی سۆزەکەم چونکە ئێستا سۆس پەیوەندی پێوە کردین. سۆس چۆنی سۆز ئەم کاتت باش؟ ئەم کاتەوە هەموو کاتێکی تۆش باش. لە کێ لەگەڵمانای و چەند ساڵی؟ ئەتوانی دەنگت یەک تۆز بەرزکەیتەوە؟ لە چەمچەماڵەوە؟ خۆشحاڵین. ئەی چەند ساڵی؟ پۆلی پێنجی. پێنجی سەرەتایی یاخود پێنجی بنەڕەتی؟ کامیان؟ سەرەتایی تەمەەن درێژ بی. ئەرێ ئەوە بارانە لای ئێوە دەنگی بارانیان؟ باران تەواو بوو. باران تەواو بوو؟ ئەمن کە هاتم ئەمڕۆ بۆ دەستگای میدیای کورسات بارانێکی زۆر خۆشەباری. ئەنجە بڵێ چۆن هاتم؟ سۆز بڵێ چۆن؟ ئەوە نەبوو بڵێ چەترێ بگرم بەدەستمەوە ئاوا بڕۆم. ئەزانی چۆن ڕۆشتم؟ چەترم پێ نەبوو ئاوا ڕۆشتم. جارجارە سێری ڕێگاکەشمە کرد ئەمودنەوەکو بکەم. سەی بارانەکەمە کردو سەی ڕێگاکەمە کردو سەی بارانەکەمە کردو سەی ڕێگاکەمە کردو. زۆر زۆر چێژم بینی. سۆس بانگت ئاوا زۆر باشە. بڕۆینە لای چرخەکەمان. کەواتە پێمان بڵێ یەک دوو دوای دوو چەنە؟ سێ. وامزانی بێرت چۆتەوە دوای دوو چەند. گوێز شکاندن بڕگەی گوێز شکاندن ئەم بڕگێمان وەرن با بۆتان باسکەم. گەشتین. زۆر باشە. ژمارەکانمان بنێ. سۆ سێریکە لە ژمارەیەکەوە هەمانە هەتاوەکو ژمارە 8. ئەنجا تۆ ئەتوانی دوو ژمارەیان سێ ژمارە. بەڕاستانە دڵنیان؟ باشە دەی دوو ژمارەمان پێ بڵێ واتە چانست هەیە کە دوو جار دوو ژمارە هەڵبژێریت بۆی کە بزانین گوێزەکە ساغە یاخودنا. ئەنجا کە ژمارەیەکمان پێڵێ نازانین کە ساغە واتە گوێزەکەی تایە یاخود پوچەڵە. کە وتمان یەک دوو سێ گوێزەکەمان ئەشکێت ئەو کاتە سێریەکەین بێکەوە. ئەگەر گوێزەکەمان تای بوو براوابی.
ئەگەر بێت و پوچەڵیش بوو ئەوە بەداخۆتەوەین ڕۆژێکی تر پەیوەندیمان پێوە بکەین بەس دوو ژمارەیان سێ ژمارە منەڵەم سێ هەستەکەم پێشتر سێ بوو دڵنیان بەڕاستانە باشە دەی دوو ژمارە ئێستا وازم سۆس بەڵێ ئەوە بۆچی ما بێدانی سۆس وەڵا حەزم لەم بەرکە نابوو سۆزەوە تۆ لە ماڵیشەوە ئا بێدەنی بەڵێ منی جواب قەت قسە ناکەم لە ماڵەوە خۆی ڕاستی بینی خۆمان بێت من تۆزێک حەزم لە قسەیە ئەنجا حەزم لێ بچمە دەرەوە بگەڕێم گۆرانی بڵێم ئیتر بڵێ لە چ کاتێکا من بێدەڵە بم بەڵێ کاخۆ ئێستا ژمارەیەکمان پێ بڵێ ژمارە دوو ژمارە دوو یانە ژمارە دوو نانا ئەمە کڵاوێن نییە ئەمە گوێشکاندنە سەریان خوارەوە هەڵبژێرم ژمارە چەند سەرەوە هەڵبژێرمیان خوارەوە گوێزەکە خۆمی گوێزە ژمارەکان لێ کۆتا چوار لەسەرەوەیە لە پێنجەوە هەتا هەشتیش لە خوارەوە خوارە بەڵ ژمارە چەند پێنج ئەشتوانی شتێ بکەیت لە بڕێ کە تۆ دوو ژمارە دەیە ئەتوانی ژمارێک لەسەرەوە بڵێ ژمارێکیش لە خوارە ژمارەی سەرەوە ئەلێم ژمارەکەی سەرەوە چەنە سێ سێ بەڵێ تۆ بەختت هەیە وانە وەڵی سێرکە بزانە بەختت هەیە یاخودنا یەک دوو سێ هەردووشی سەرپێکەم ژمارە براوە بوویت پیرۆزە سۆزگیان خوات لەگەڵ ئاگاداری خۆت بە خۆفیس بێتاقەت بوو بڵێم بۆ دا بڵێم بۆ لە برۆی هاوڕێکم هەیە هاوڕێ مناڵیم بوو ناوی سۆزە ئێستا لێرە نییە دەمێکی شەبیریەکەم ئەوم بیرکەوتەوە کەوتم خوا حافی سۆز ئایسان بینێت سۆز چۆنی زۆرم خۆشەوی بەیوام زۆر باشبی هاوڕەکانی تریشم زۆر خۆشەوێ خێزانی هاوڕەکانیشم زۆر خۆشەوێ ستافی مناڵانیشم زۆر خۆشەوێ کارمەندەکانی دەستگای میدیای کورساتم زۆر خۆشەوێ خێزانەکەی خۆمم زۆر خۆشەوێ چیترم زۆر خۆشەوێ پشیلەکەم زۆر خۆشەوێ کارەکەمم زۆر خۆشەوێت جلوبەرگەکان بەڵێ ڕاستەکەن خۆریشم زۆر خۆشەوێ ستۆدیۆکەی ژیری و دیاریشم زۆر خۆشەوێ شتێکم بیر چووە مناڵەکانم وت ئەوەی ڕاستەکە یەکێکم بیر چووە ئەویش خۆمم خۆشم زۆر خۆشە بەڵێ ئەکێ ترمان لەگەڵایە لێوانیشم زۆر خۆشەوێ ئەلو ئەلو بەڵێ دادا لێوان چۆنی من تۆم زۆر خۆشەوێ منی تۆم زۆر خۆش دەوێ بەس من زیاتر منی ژەڵە تۆش لێوان لەکێوە لەگەڵمانای تۆش زیاتر کاتە هەردووکمان بە قەدەر یەک بەڵێ زۆر باشە دڵخۆشم کە ئەمڕۆ لەگەڵمانای پەیوەندیت کردووە بە بەرنامەکەمانەوە ئیشەڵا براوە شەبی ئەنجا لەکێوە لەگەڵمانای و چەند ساڵی
لە بۆ پێنەوە لەگەڵتانە 8 ساڵم یاخوا 800 جار تەمەەن درێژ بیت. باشە گۆرانێکی خۆش بۆ ئامادە کردوین؟ بەڵێ بەڵێ گۆرانی خۆرەکەیە؟ نەخێر گۆرانی ئاشتیە؟ نەخێر کەو قوتابی کوردستان قوتابی قوتابی ئاوەی کاڵێ قوتابیم لە پۆلیسێ بەڵێ بەڵێ ئازا وریە کاتە 1 2 3 فەرموو. قوتابیم لە پۆلیسێ ئازا و ژیر و بەڕێودێ بولبولی کچکە و ساوە لە باخی ژین بێ گەروە شەیدای گوڵی زانستم هەر خوێندنە مەبەستم هەر شەو و ڕۆژ هەوڵ دەدەم بۆ ئەوەی کە پێ بگەم. خۆش هاوڕێ جوانەکەم گۆرانکە زۆر خۆش بوو. میش گۆرانکە بۆ بڵێم هەر دەربارەی قوتابخانەیە. ئۆخەی ئەم ساڵش دارچووم نمرەی بەرز و سەرکاوتوم هەر وەکو زۆربەی هاوڕێم دەرچووم بۆ پۆلێکی تر. ئۆخەی ئەم ساڵش دارچووم نمرەی بەرز و سەرکاوتوم هەر وەکو زۆربەی هاوڕێم دەرچووم بۆ پۆلێکی تر. سەیری وزە و پێکەنین وەک بە پولەی باڵنەخشین. خۆش نەبوو؟ ئەم گۆرانیە زۆر زۆر تایبەتە. لە یوتیوبەکەمانە هەیە، یوتیوبەکەمان ناوی کورسات کیدز ئەتوانین دواتر گوێ لێ بگریتەوە. بەڵێ بڕۆینە لای چرخەکەمان یاخود یاریەک بکەین. بڕۆین باڵی خۆت با بڕۆین بەدڵی خۆمان. با بڕۆین بەدڵی خۆمان ئەوە ئەبێ کامیان بێ. بڕاستانە ئەڵەن کاتمان نەما کەواتە با بڕۆینە لای چرخەکە. پێمان بڵێ 1 2 3 دۆزینەوەی بووکەڵەکان. ئەم بڕگەیە زۆر خۆشە. ئەجا بە هیوای بەختێکی باش با بزانین کە براوا بیت لە ژمارەیەکەوە تاوەکو ژمارە 8مان هەیە. ژمارە چەند؟ ژمارە 6. ژمارە 6 دیاری ئەکەین. 1 2 بڵێ 3 دارارارا جوچکەکەی تایە. ئەنجە سێرکە ئەمە داناخەم لە برەوەی کە ئەبێ هەمان بووکەڵە بدۆزیتەوە کە یەکێک لەو ژمارانە تایەتی. ئەنجا ئەتوانی 3 ژمارەی ترمان پێ بڵێ. ژمارە یەکەمە چەنە؟ ژمارە یەکەم 1. ژمارە یەکەمی یەکە. پۆل لە پۆلی یەکەم دەرچووی پۆلی یەکەمم لە پۆلی دوام. ئەو گۆرانێکم بیرکەوتەوە هیچ نییە. ژمارەیەکەینەوە؟ بەڵێ 1 2 3 مراویەکی تایە. بەداخۆبا دایخێنەوە هەستەکەم زۆر دوور ڕۆشتی. ژمارەێکی ترمان پێ بڵێ. ئاگادار بە 2 ژمارەی ترمەوە. 2 ژمارەی تر. ژمارە چەند؟ 4. دووبارە دیسان زۆر دوور ڕۆشت. بیکەینەوە؟ بەڵێ 1 2 3 چی تایە؟ خۆرە؟ وەرە خۆرەکە ئادەی ئەو بانم کردم. ناو خۆر نییە ئەو گوڵە. خۆراز شەکەی لە خۆرە چێ؟ هەمزای خۆرەکەیات. وەرە گوڵەکە 1 ژمارەت ماوە.
یەک ژمارەت ماوە ژمارە چەند؟ 3 یەک دوو سێ نایکەمەوە بۆچی بەڕاست درەنە ویستم گۆرانێکی کەمان بۆ بڵێ ئەی دوایی منەتام گۆرانێک بڵام دوای چەپڵەکە ینی برابوو یەک دوو سێ بخوام زەی لەناوێتی خەیرا کە چەپڵێکی بەهێز لەبەر کە زۆر هەوڵماننا زۆر ساز بۆ من و ئەو هاوڕێن کە زۆر هەوڵماننا بەس لە ژمارە سێیان نەبوو هاسێکە مناڵات مەڵندا تاوەر هاوکاریمان بکە بەخوا خۆشم لێم تێکە چێ رازام لە کام ژمارەیان ئازیزانی من خۆشەویستان هاوڕێ جوانەکانم بەرنامەی ژیری و دیاری ئەمڕۆ کۆتایی پێهات ئەگیرنا هەموو یەکشەممە و سێشەممە و پێنجشەممەیەک لە ساعت 4 بۆ 5 لەگەڵتان نابین بۆ ئەوەی کە بتوانن پەیوەندیمان پێوە بکەن و دیاریتان پێشکەشکەین زۆر سپاس بۆ سپۆنسەری بەرنامەکەمان IQ زۆر سپاس بۆ بینەران کە تایسا بینەرمان بوون هەمووتانم زۆر زۆر خۆشەوێ ئاگاداری خۆتان ئەتوانم گۆرانێک بڵم پێنجشەممە بۆتانەڵێم هەتا پێنجشەممە بەخواتانە سپێرم ئەتوانم هێنکەم ئەمە پشارمەوە لەگەڵ بینەرانە باشە ئەی ناتوانم شتێ بکەم تا پێنجشەممە بەخواتانە سپێرم ئەتوانم بازێ بەم خوا